باشا باكم باشا خطورة مكة خو شي ما ايش خود تو ما انا بار له سره ورك فيري ايش خود دي برو كاكا برو تو بار له سره ورك ما انا ريترو وينه دسلاته تو باشا تو دسلاته طالب انا من دات انا مو كرنا جان ده كابرا ايش خويتي بو باشا خطورة مكة کۆمەڵگا و کۆمەڵایەتی بەڵێ وفرد باكم جان كداتي باشا يوتانك خولك خوتوين تيجي قيسيك كاكا كفريدتي ايش خوتا توين تيجي فري مدى على ايش خوتا تو تا ئێستا هیچ کەسێک کاردانەوەی نەبووە هەندێک خۆیان پێناگیرێ و کاردانەوەیان دەبێت يا باشا ايش خويتي بارا مانغا کاردانەوە دەستی پێکرد فيري ادب واخلاق باشا برودي برو باشا تو فيري ادب واخلاق نجي جاري هاك فريداتيو بيز احمد بيز احمد ماشي كذا سجام اما برنامجكم ملقاكم رأيي وبرنامج شيء لسه والله اشتكي ناشرين جنگا باريس والله شانزي ابي شانزي بيبكن ابي شانزي بيبكن او بياكي تمني بواتو والله شلون طولنا باس قانون رأيي وشيء لسه بەڕاستی دیاردەیەکی ناشرینە لە کۆمەڵگایەکی ئاوای بۆ شەو سوکاری بە پیاوێکی بە تەمەنکە بەڕاستی گونجاونی بەڵام زۆر تووڕە دیار ئارە وەڵی چۆن کاکە لە تەمەنی باوکمانە هەنی ئەو هاتووە ئەبێ ڕێن دەستیشی ماتن کە شەقامەکە پاکاتەوە لسه خۆش كاكا جان باوكا كم هو بفرد عليه باوك بەڵێ مو بفرد عليه كاكا وتنكي خولك ايه باوكا يوتانك خولك ايش خوتا يك ساعتك باتشي كينو كاكا يعني تي بيك اللي فريدي باوكا يوتانك خولك تو ايش يخيتيك بالكدا انا وتنكي خولك باوكا يخيتيك كاكا يعني اقتو بتكدا تا ئێستا هیچ کەسێک کاردانەوەی نەبووە قال قرانا يوتنكي خولك ايه كاكا اوت باشا خوتو الرمكة بس منو تم This is Play Media News Company. يعني تي هەندێک خۆیان پێناگیرێ و کاردانەوەیان دەبێت ايش مهمة لا مهم باش برودي باش مەڵایەتی مان هەیە ڕێی بەڕێستان چییە لەسەر ئەو کەسانی ڕێست لە ژینگە پارێزی ناگرێت وڵای شتێکی زۆر ناشینە ینی کابراایك ئاوا بەهینێکەوەی ئیشێکی ێراگای کاتێکی حەڵاڵەکە بۆ خۆی شتێکی زۆر ناشینە هەنێک کەسەیە ئاواشت فڕێنە سەر جادەیە خۆت خەست و گەتێکی ناشرینیان بەرامبەرنەوە داوا لە ورنیش نم برادراکەم زۆر تووڕە ناخۆش بیانی کابراە بە تەمەنێکەوە ئەوە زۆر ناخۆش بوو اورا كاكا باوكا چی ده بولي جاتانك خولك تو خو فري باوكا ما يوتانك خولك تو خو فري ترو دنگا دنگا بوشي باوكم خو دنيا كاولنا يا باشا وتانك خولك ترو دنگا دنگا يعني تي باشا وتانك خولك فرما تو ايش تو ان بخيت تانك خولك باشا باوكم باشا خطورة مكة خو شي ما ايش خوتا تو ما انا بار له سره ورك قيسيك كاكا جانا قبل كده انا قلشت مهم باوكم جاوتانك خولك ايش بي اه هل جريتو شلون ايش خوتا هل جريتو فريتنا تانك خولك تبعك من تانك خولك كاكا جان تو خسر باشا ده اذا كيف خوتا فروتا وتانك خولك خو فري تو بار له سره ورك ما انا
درو دەنگە دەنگی ناوێت ئیشی خۆتە ئیشەکەی خۆ بەڕێک و پێکی بکە و پارەی خۆت وەرەگریت و خواپیس بێت تاوای ترۆی بۆ چییە گیان باوکەکەم بەس بکە جاوەتەنەکە خۆڵەکەیەوە دەبەکەی بۆ خۆ فڕی نایتە ناوی باشە دەستی لایە دەدەستی لایە ڕۆتەنەکە خۆڵەکەی بۆ خۆ فرێرە نایترەوە دەنگە دەنگی ناوێت دەدەستی لایە باشە خۆ فرێن جا خۆ بۆ بە منەڵی تا ئێستا هیچ کەسێک کاردانەوەی نەبووە. سەرەوە وەرەگری ئیشی خۆتە دەمەتەوە تا ئێستا هیچ کەسێک کاردانەوەی نەبووە. چی خۆتە دەی تۆ پارە لەسەرەوە وەرەگری ماغارەیترەوەی ناوێت بڕۆ نتوانانی ئەو بکەیتە نایەوە إلا بێ فرێدی تەعزەکە جا چێ فرێمەوە تۆ ئیشی خۆ لەسەرەوە وەرەگری پارەی خۆت وەرەگریت و بڕۆ خۆ فرێرە ناوی هەندێک خۆیان پێناگیرێ و کاردانەوەیان دەبێت. بڕۆ خۆ فرێرە ناتەنەکە جان پێکابرایشی خۆیەتی بۆ چی خۆ لێرە میان چۆ کابرایشی خۆیەتی کابرایشی خۆیەتی تۆ نەفرێتەکە خۆڵەکە و تاوترەوەی ناوە دەنگە دەنگە This is Play Media News Company. نا ماگانە پار لەسەرەوە وەرەگری کابرا جان عەرەبی ئەزانم و کوردیش ئەزانم بەڵام کابرا ماگانە پار لەسەرەوە وەرە لە دەستم کۆی دەتوانێت کابرا سەرچاوی تر کابرا پارە لەسەرەوە وەرە تەمەنی بابیر وێ تەمەنی بابیر وێ ناخەری زۆر بۆ بەنەوەیەکەوە قساکە وەرە عەیبە نییە کابرا ئیشی خۆیەتی پارە لەسەرەوە وەرەگری عیبە لێوە پاڵ پێوەندی بێەوە نییە پێوەندی بێەوە نییە پەیوەندی بێەوە نییە کابرا پار لەسەرەوە وەرە پەیوەندی بێەوە نییە کابرایشی خۆت هیچ پەیوەندی بە تۆ نییە تا قسەکەی أنا پاڵ پێوانە فرەمەدە عەزەکە عیبە بۆ تۆ زۆر عیبە تۆ دەستی لایە تۆ دەستی لایە پەیوەندی بە تۆ نییە هیچ پەیوەندیەکی بە تۆ نییە خۆتە نوێنی هیچ پەیوەندیەکی بە تۆ نییە دەست هیچ پەیوەندیەکی بە تۆ نییە کاکە جان وەرە باوکەکەم بۆ فرێدە لێ بۆ ئێوە تەنەکە خۆڵەکەی تۆ میخیت تەنەکە خۆڵەکەەوە خەیچێکە کە تۆ فرێدێت ئیشی خۆتە کابرا تۆ پارە ماگان لەسەر وەرەگری خۆ تەنەکە خۆڵەکەەوە ئەوە نەگرانە فرێدێت جاوە تەنەکە خۆڵەکەی توانی تا ئێستا هیچ کەسێک کاردانەوەی نەبووە. دەنگی ناوێت باشە دەستی لایە This is Play Media News Company. باشە کابرایشی خۆی ماگانە لەسەرەوە ئیشی خۆیەتی کابرای ماگانە پار جای پەیوەندیشی پێوە نییە دەستی لایە شتێکی ناخۆشە زانانی چۆنە ئەو پیاوە بۆ تەمەنەوە ئەو ئیشاکە ژێویەکە ئەو ماڵم ناڵی خۆی دابینەکە عنی چی تێچاکە تۆ لێوێ داینەنی کابرایشی خۆیەتی ماگانە نا بەس یاساییە پێم ناخۆش بوو یعنی شتێکی ناخۆشە بەرامبەر کەسێک بۆ تەمەنەوە کرا ژینگە ئەو شوێنە پاکەیە کاوڵاتیانی لەسەر نیشتەجێ دەبن هەر بۆی ڕێزگرتن لە ژینگە پارێزان ڕێزگرتنە لەمانەوەی مرۆڤایەتی